کاک ئەنوەر لە جەنابی بەڕێستەوە ئەگەر سەرنجەکانی تۆ لەسەر ئیشکالیاتی بەردەم پێکهێنانی هەڵبژاردننی سەر و کۆمار دیارە و دواتریش پێکهێنانی حکوومەتی عێراقی و ئەم دۆخە چۆن دەخوێنیتەوە و بە تیاڕوانین تۆ بەرەو کوێ دەچێت؟ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ ئوستاز و بۆ ناوتی. ئوستاز دوای ئەوەی کە دیزاینی هەڵبژاردننی پێشوو بە شکلێکی زۆر باش بە چانسی شیعەکان چۆتە پێشەوە، ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێرانی ویست دەقیقەن وا دەرچووە بە کۆکردنەوەی نزیکەی 190 کورسی و سونیەکان بە پلەی دووهەم و کوردەکانیش بە پلەی سێهەم. لە ڕاستیە لە قۆناغی یەکەمی پێکهێنانی یەکەم هەنگاوی پێکهێنانی ئەم سیستەمە تازای عێراق بۆ پەرلەمان بۆ خۆتان بینیتان بەوەی ململانەکانی یەکێتی پارتیەوە تووشی گرفت بوو. هەرچەندە شیعەکان ئەوانیش بێکێشە نەبوون وە سونیەکانیش زۆرتر. سونیەکان مەسەلەن ئەوەی کە چانسی حەلبوسی هەبێ گۆڕا بۆ هەیبەت حەلبوسی. لە ڕاستیە حەلبوسی خۆی ویست جارێشکە بێتەوە سەرۆکی پەرلەمان، بەڵام بۆی ڤیتۆی هەندێک لەلایەنە سونیەکان و هەندێک لە شیعەکان لەو پرسە بارحاڵ ئەو بابەتە تێپەڕی. ئێستا مەسەلەی سەرۆکۆماریش بە نظری من کە ئیستحقاقی کوردە و یەکێتی نیشتیمانی بە بەشی خۆی ئەزانێ پارتی دیموکراتی کوردستان کاندیداتۆری جیاوازی هەیە کە بە نظری من بێگومانە بێ لەو ڕۆژەوە کە پەرلەمان بژێراوەمان جێ تێپەڕ نەکە ئەم کێشەی سەرۆکۆماریش بە ئاسانی تێ ناپەڕێ. پێم وایە ئەکەوێتە نێوان ململانەوە و پێویستی بەوەیە دیسان شیعەکان بە پلەی یەکەم و سونەکان دەخالێت یا بکەن یەکلای بکەنەوە و ڕەنگە ئەم مەسەلەی پۆستی سەرۆکۆمار بە تەنها ئەوە نییە کە پەیوەندی بە کێشەکانی نێوانێکێتی پەرتیەوە هەبێ لە بەغا، ئەوەندەی کە دوجار بێگومان ئینعیکاسات و کاریگەری سلبیشیە بێ لەسەر پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو نزیکەی 13-14 مانگە هەڵبژاردن کراوە حکوومەت پێک نهاتووە. بەڵام یعنی تەسەوور دوایە ئەمە یەک پاکێجە لەگەڵ حکوومەتی تشکیلی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەمە ئەم هەڵگیراوە. لە ڕاستیە هیچیان وا ناڵێن ئەم دوو هێزە سیاسی هەرێمی کوردستان هیچیان ناڵێن یەک پاکێجە، بەڵام هەردووکیشیان پێیان وایە کە بەڵام ناڕاستەخۆ بە دڵنیایەوە بەڵێ ئیمتیاز لە بەرامبەر یەکتر وەرگرن. بەڵام کاک شێخ دوای ڕەنگە باسی ئەوە بکەین کە مەسەلەن پەیوەندی چییە بە حکوومەتی هەرێمی کوردستان و کێشەکانی و عریشەکانی پەیوەندی چییە بێ بەم هەڵبژاردنانەی سەرۆکۆمار و پۆستەکانی بەغاوە. ئەوەی کە پەیوەندی بە سەرۆک وەزیرانەوە هەیە کە پۆست بخۆتان نەزانن جەنابەت پارێزەری پۆستە حەساس و گرنگەکەیە کە بەر شیعەکان کەوتو ئیستیقاقی خۆیانە و دڵی دەوڵەتە بەڕاستی لەنا ئەو پێکات سەرۆکۆمار و سەرۆکی پەرلەمان لە سیستمی سیاسی عێراق ئەو ڕۆڵ و نەخشێنێ. بەڵام ئەمە بۆ زۆر گرنگە لەلایەکەوە بۆ خودی شیعەکان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بێگومان ئەوە لە دوای هەڵبژاردنەکانەوە هێزە شیعەکان خەریکی ئەوەن کە کاندیداتەکانیان یەکلا بکەنەوە لە پێشترا کردیان بە 20 کەس و 9 کەس و 3 کەس و دوای ئێستا ململانەکە هاتووتە سەر نێوان سودانی و مالیکی. حاڵەتەش بۆ کورد ڕازن دەرناچێت لە کاندیدەکانە یان بە پێچەوانەیە. ئوستاز ئەوان بە نظری من ئێستا کاندیدی جیاوازەیە لە با بڵێن بۆ سەرۆکۆمار مەرجعیەتێکی ئیدۆلۆژیان هەیە کە کاریگەری هەیە و لە هەمان کاتیشا مەرجعیەتێکی سیاسیشیان هەیە کە کۆماری ئیسلامی ئێرانە. ئەم هاوکێشەیە بە سادەترین شێوە حەلەکە. یعنی ئێستا ئەو مناقەشانەی کە هەیە بێگومان بە نەتیجە کۆماری ئیسلامی ئێران چێوێ ئەمە دەرەچێ و ئەمە داانێ. ڕاستە هەریەکانیانەوەی ئیمتیازی خۆیان برن لەنەوە ئەم دەست خۆش دێمە لای جەناب شیعانە. مەقسوودە من نەدام بۆ دەستور لە هەرێمی کوردستانە و داڕشتنی دەستور یاخود شتێکی تر. لە ڕاستیە من ئەگەشی بابەتەکەمانەوە نیە بەس دوجار هەر ئەچینەوە سەرەوە. قانونی نیم زۆر لەسەرم بابەتە ناتوانم بڵێم، بەڵام ئەوەندەی کە بزانم ئەوەی کە جەنابەت دقیقە ضرورەتی هەیە و بۆ ڕێخستنی کاروباری سیاسی ئیداری حکومڕانی هەرێمی کوردستان و بۆ ئەو حاڵەت و تەنگەژانی کە لە نێوان هێزە سیاسیەکان هەیەتە پێشەوە لە بڕیاردان لە مەسەلەیەکی وەکو ڕیفراندۆم لە هەموو بابەتانەیە بە نظری من دەستور ئێساوی وەبزانەوە دەستوری عێراق لە بەردەستی جەنابتە دەستوری ئێستا بەش ئەم کێشانەی کە لە عێراق هەیە مەسەلەن لە هەر حاڵدا هەر کێشەیەکە بێ هەر خلافێک هەبێ هەر پارادۆکسێک لە بۆچوون هێزە سیاسیەکان
سیاسەکانە هەبێ لانی کەم ئەگەر زۆر عملیش نەبێ و زۆر باوەڕیشیان پێ نەبێ بەڵام ناچار ئەچنەوە سەر دەستورەکە ئەڵێن بە پێی ئەم یاسایەوە پێی ئەم دەستورەی کە داماڕۆشتووە چەندە و دەستورەی عێراق خراب نییە لە ڕاستیە ئەو دەستورە لە هەلومەرجەکە دانراوە خراب نییە و حکوومەتی عێراقی بە پێویستی شکاری پێ ناکە بۆچی چەند زۆر ئاسایی دیموکراتی لەوەیە کە چەند بۆ هەر پۆستێک کاندید بۆ جێگری سەرۆکی بە چەندە کاندیدە کە بە دوجار خۆ هەر پشکی کوردە و هەر کوردە و ئەتوانێت ئەوە کاگەشمان گرفتەکە لە شوێ گرفتەکەیەکیان پەیوەندی بەو سراعە ئتنیکی و مەسەبی کە کورت هەیەی لەگەڵ عەرەبیا با بڵێم لەگەڵ شیعە و سوننەکە پێیان وایە ناکرێ ئەو ملایانە بخێتە ناو پەرلەمانەوە وەکوی کە بینیمان بەڵام چێ دێ ئەمە یەکلایکاتەوە شیعەکان و سنیەکان و ئەوانیش بە قەید و مەرج ئەماکەن خۆ بێگومان کاتێ دەنگە دەن بە کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان دوجار قەید و مەرجیان هەیە و وەرەقەی فشاریان هەیە و ئیمتیازیانەوێ یعنی قسەکەوەی مەسەلەن ئەم پۆستان ئەمە ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستانی ژەبێ قسەکەوەیە مەسەلەن نێچێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئەگەر هەڵبژاردنە استحقاقی هەڵبژاردنە لە بۆ سەرۆک کۆمار و جێگری سەرۆک و جێگری ڕێژوزەرا وەزیری خارجی لە بەغا ئەکرێ بۆ هەرێمی کوردستانیش ئەمە ڕاست بێت لەم لایەوە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ نەخێر ئەمە استحقاقی هەڵبژاردنە ئەمە پارادۆکسێک دروست دەکات لەو بینەیە و لە ڕاستیە گرفتەکەی جەنابە دێڵێ پێم وانە لەسەر ئەوە زۆر گرفت بێ کە مەسەن هەر کەسیان با دوو کاندیدیان هەبێ بەڵام نەگاتە یەکتر شکاندن و نەگاتە ئەوەی کە مادام لەوێ سەرە کۆمار ئەبەی و لێرە مەسە ئیسحقاقت کەمترە بێ یعنی خۆ دوو هێزی سەرەکییان لە کوردستانە ئەکرێم لەسەر ئامانجەکانی خۆشیان لەسەر ئەهدافەکانی خۆشیان بڕۆن بەرژەوەندەکانی خەڵکیش لە بەرچاو بگرن یعنی ئوستازی تۆ دیقەت بکە حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل نابێ خەڵک باجەکەیەدا و کاریگەری هەیە و ئەمانە ئوستاز واکە دەوڵەتانی ناوچەکە تورکیا و ئێران فشاری زۆرتر لەسەرکەن و کارتی زۆرتر داوا لێ بکەن و هەیمەنەی زۆرترەکەن هەژمونی زۆرترەکەن بۆیە قسەکەوەیە کە ئەوەی جەناب دێڵی لە توێڕانینێکی پێم وایە پرسێکی تەواو دیموکراسیەوەیە ینی قەیچێکا با چەند کەس هەبێ وەکو لە هەر شوێنێکی دنیا هەر پشتێکی دیموکراسی ئەگەر استحقاقی کورد بێ ئەم جارە لە پارتی جارێکە لە یەکێتی جارشکە لە هێزێکی کە خۆ تەنها ناتوانین بڵێن یەکێتی یا پارتی یاخۆ هێزەکانی تریش دەرەوەی یەکێتی ئۆپۆزیسیۆن لە دوای 2023 پرۆسی ئازادی و لە دوای ئەرنی 2005ەوە تا ڕادەیەک ئەمە هەبوو مەسە یەکگرتو زۆرتر بەشداری پێکرا کۆمەڵی ئیسلامی زۆرتر بەشداری پێکرا وردە سراعەکانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان قوڵبەوە ئەوان پەراوێزخران زۆرتر ململانەکە لە بینی ئەم دوو هێزایە تا چەند ئومێدی ئەوە هەیە لە پێناوی مافە دەستوریەکانە خۆ مافە دەستوریەکانی کورد تەنها بریتیەنێ لەوەی کە پۆستێکی سەرۆک کۆماریت هەیە جێگری سەرۆکی پەرلەمانت هەیە تۆ کێشەی خاکت هەیە تۆ کێشەی با بڵێن ناوچە جێنگاکۆکەکانت هەیە لە هەمان کاتا تۆ کێشەی بودجەت هەیە و موچە و ژیانی فەرمانبەرانت هەیە یعنی ئەمانە لەکوێی ئەم گفتوگۆ سیاسیانەی تەشکیلی حکوومەتی نوێی عێراق پێت وایە لەم باس و خواسانەیە یەکێک بوو بێ لە خاڵەکان یا بۆ ئەسڵەن لە میدیاکانیشەوە نایبیستین لە ڕاستیە ئوستاز هەرکام لەم هێزانە یاخۆ قەزەکان بچووک بۆتەوانێت تەنها لە شتی زۆر ئەوە ناوانە بەرەو زۆر دواوە هاتووینەوە زانی ئوستاز هەرکام لەم هێزانە لەنەوەی لوێەوە تەنانەت لە کۆمەڵی دادگەریەوە کە یەک کورسی هەیە تا ئاگا بە پارتی دیموکراتی کوردستان هەر کەس لەمانە بەشێ لە نوێنەرایەتی خەڵکی کوردستان و لە ئامانج و ئەرمانەکانیەکە یعنی ئەوە هەم قسەی خۆیانە هەم ئەتوانی ئەمە حقیقەتێکیشی تیا بێ بەڵام گرفتەکەی ئەوەیە کە یەکگرتوونین پاکێجێکیان پێ نیە ئەمە بەشێکی دوای ئەوەی جەنابیشی دێڵێ بە نەزەری من باس کراوە مەسەلەن ئەم ململانیانەی کە هەیە بۆچی مەسەلەن هەم معلوماتە یعنی باس کراوە بۆچی مەسەلەن بەڕێز مالیکی جێگەناکۆکان کراوە مەسەلەن جەنابی هەم مالیکی هەم سۆدانی هەمویان هاتوونە لای جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بەرزانی دوایەوە لەگەڵ جەنابی کاک باوڵ مەسەلەن دانیشتگان لە کاتێکە مالیکی ئەو سەرکردە شیعە بوو کە هێڵی زۆر یاڵ چەند هێڵێکی سووری بەژێر هاتبوو لە حکومەتەوە کە مالیکی قوتی هەرێمی بۆچی کاک عوسمان لە عێراق تەحسیل حاصل ئەمەیە یعنی مالیکیە سۆدانیە خەزعەلیە حەلبورسیە ئەمەیە کارکتەرە سیاسیەکە ئەی تۆ بێ لەگەڵ ئەمانە مامەڵە بکەی یعنی ناچاری ئەخۆی ساوەر و ناخۆی ساوەر مەسەلەن ئێستا تۆ سیرکە لە کاتێکە ینی فشارێکی گەورە لەسەر هێزەکانی مقاومەی عێراقی بۆ لەمەوە چەند ساڵی ڕابردووە لەنە ئەمریکاوە باشە کەچی زۆرترین کورسیان هێناوە نزیکەی 80 کورسیە ناوە مقاومەی عێراقی حیزبی وەلای ئێرانیەکان لەگەڵەوەشە هاتوون جێگری سەرۆکی دووەمی پەرلەمانیان بردو ئەم جارە خەزعەلی کە سپرایز هێڵبژاردنەکانی ئەم جارە بووە
کەتیبەکانی سەید شودا کەتیبەکانی ئیمامی عەلی نوجێبان ئەم هەموو ئەم هێزانە هێزی متەتەڕیفن ئەمانە هێزێکن بەڕاستی باوەڕێن بە مەسەلەی چارەسەری مەسەلەی کورد هەر نییە و تەنانەت لەگەڵ دەرکردنی ئەمریکان لە ڕێگای هێزەوە و سەرێشەیەکی زۆریان بۆ خودی حکومەتی شیعەکەی سودانی دروست کردووە بەڵام کاک ئێستا تۆ بە هەشتا کورسیەوە ئەبێ مامەڵی لەگەڵ بکەی بە دانیشتن بکەی لەگە خەزعەلی بەو هەموو ڕێیە نێگەتیڤانەوە کە هەیەی جا قسەکەوێ بە نەزەری من بڵێ لەسەر ئەمانە قسە کراوە بەڵام کاک ینی من دیسان ئەگەڕێمەوە باوەڕکە لە ماوەی ئەو چەند ساڵەیە ئەو هەموو فشارانەی خراوەت سەر هەرێمی کوردستان بڕینی بودجە کێشەی دارایی کێشەی سیاسی ئەو بۆ مانایە کە حکوومەتێری کوردستان بەرپرسیار نییە کەم و کوڕی نییە بەڵێ بێگومان لە نەناردنینەوە لە مەسەلەی 120 میلیارەکە لە هەندێک ئیلتیزامی کە جەنابەت باس کرد دەستوری لە هەموو ئەوانە کەمبودی هەبووە و جێبەجێ نەکردەوە بە شوێنی خۆی بەڵام ئەوانە سەبەبەکەی چییە ئوستاد بەڕاستی سەبەبەکەی نە وەزیرێکە بەناوی وەزیری دارایی بڵێ بودجە نانێرم نە خودی سۆدانیە ئەوەنەی کۆماری ئیسلامی ئێران فشاری هەیە لەسەر هەرێمی کوردستان بۆی کە ئەمە مۆڵگەی موسادە ئەمە مۆڵگەکانی ئەمریکایە ئەمە مەسەلەن ئەم فلانە هێز دزەی کردوتە ئەوێ و مەسەلەن بۆچی تورکیا ئیمتیاز زۆرترە بە بۆچی تورکیا چل بارەگای زیاترێ بۆ خۆشتانەزان هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بەسەر حکوومەتی ڕابردووی عێراقی سوودانیشی و مالیکی و عەبادیەوە هێندە زۆر بووە کەواتە توانین بڵێن ئەم حکوومەتە نوێیە کە دروست ئەبێ لە عێراقدا و کە بەشداریەکی فعلی هێزەکان بەرەو پێشچوونی هێزە با بڵێن میلیشیاکان نوێنەری میلیشیاکان یا متەتەڕیفەکان بە جۆرە یا ئەوانەی کە نزیکن لە کۆماری ئیسلامیەوە یا لە وڵاتە ئەمانە کاتێ گرفتێکی گەورەیە لە بەردەم تەشکیلی حکوومەتی نوێی عێراقیە و لە بەردەم پاڵپشتەکانی ئەمریکادا بۆی و عێراق بەرەو کەنارێکی نائارامی زیاترە بە و بە جۆرە لە جۆرەکان دوجار خەڵکی عێراق و عێراقیەکانە باجی ئەو ئەنجامانە ئەدەن و ئیتر بەویستی خۆیان بێ ئەمڕۆ هەڵسوونەری سەفارەتخانەی ئەمریکا لە عێراق لەگەڵ جەنابی کاک مەسعود دانیشتووە دیسان جەختی لەسەرکتوتەوە کە ئەم هێزانە نابێ بەشداری کابینەکەی حکوومەت بکەن مەسە ئەم هێزانە چۆن بەشداری ناکەن بە هەشتا کورسیەوە من جەنابەت کاک عوسمان زانی ڕێک ینی با پێ بڵێم مەسەلەن وانە مەسەلەن ئێستا ئەوەی کە جەنابەت پێڵی ئیتاری تەنسیقی دابش بۆ لە نێوان شیعی کلاسیکی کە پێکاتون لە عەبادی مالیکی و تەنانەت سۆدانیش لە زمنی ئەوانەیە دانێن حەکیم و ئەوەی تریش پێکاتون لە ئەم گروپی شیعی نوێ کە ئەم باڵە سەربازی و باڵە وەلایەن بۆ کۆماری ئیسلامی ئێران مەسەن ئەسایبی ئەهلی حەق و دوای ئەوە نوجەیبا و حیزب الله و کەتیبەکانی ئیمام عەلی و سەید الشوهەدا و وەچێوچێن کە ئەمانە نزیکەی وەکو پێوتی هەشتا کورسیان هێناوە کەمینە نین هەشتا کورسیان هێناوە و ئەم دیزاینەوە ویستمەوە بۆ بڵێ ئەم دیزاینە وا کراوە هەر کام لەم گروپە کلاسیکیانە کە وەکو تۆگەتۆ وەکو مەسەلەن مەرجعیەت وەکو مەسەلەن ڕیسپی ئەم ئیتارە ناویان بی مەسەن مالیکی لەناو هاوپەیمانێتەکەیە کەسێکی لەناو ئەم گروپانەیە لەگەڵا سۆدانی کە مۆدیێرینترینیانە بە قسەی خۆی یەکێ فالح فەیازی لە پاڵایە و مەسەلەن هەر کام لە هێزەکانی تر یەکێ لەم گروپە مقاومانە لە ناو لیستەکەیە و دوجار مەسەلەن کاتێک کە باسی سوودانی کرێ کاک شێخ 46 کورسی هێناوە لە 46 کورسەکە 10 کورسی فالح فەیازە 6 کورسی هێزێکی ترە ئەم کورسیانە هی خۆی نییە ئەم هاوپەیمانێتەیە لە حاڵدا ئێستا دوجاری شەبێ قیمەی کورسەکان بدات باڵێ ئێستا لە حاڵدا ئێستا ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی پێکاتەیەکە لانی کەم لە سونەش و لە کوردەکانیش هۆمۆجینترە بەیەکەوە مۆزایکەکەی گونجاوترە وەکوتم مەرجعێتێکیان هەیە و بە نەتیجەش ساغە بێتەوە ینی بە کێشەت یە ناپەڕێ بڕێن دووسێ کاندی دەخینە ناو دەنگدانەوە وەکو کورد یا وەکو سونیەکەی جاری پێشوو کردویانە لەبەرەوە ئوستاز ئەوەی سەرەتای قسەکانی جەنابەت مهم بوو ئەو بوتت ئەو ئاڵوگۆڕانی کە ئێستا لە ناو تاران و لە ئێران ڕووەدا ئەمە فاکتی ئەساسیە ئەگەر بیەوێ هێزە شیعەکان لە عێراق زەعیفکە و ئەم کابینەیە کە دێ بەم شکلانەی پێشوو نەبێ نە مالیکی بێ نە سوودانی بێ لانی کە مەکرێ شیعەیەکی معقول بێ شیعەیەکی معقولی تەکنۆکرات بێ کە داکوچی لە مافەکانی هەموو عێراقیەکان بکە بەڵام ئەمساز بەم حاڵەی ئەمانەوە هەردوو باڵەکە باڵی شیعەی کلاسیکی باڵی شیعەی چەکداری مقاومە هەردووکیان عێراق فقط بەهی خۆیان نەزانن یعنی ئەوەی کە هەیە وەکو جەنابەت دەستورێک بدی فاکتۆ پاڵی پێونان کە بوونی هێزەکانی ئەمریکا و ململانی و نازام چی واقعیت ئەواڵن ئەجینا خۆ نایشارنەوە ئەوان هیچ بڕۆیان نە بە ئەزمموی هەرێمی کوردستان هەیە نە بە سونیەکان هەیە تەنانەت من لادەن بە سادەترین
داواکانی خەڵکی بەسرا کاک شێخ تۆ دیقەت بە ئەم حکوومەتێک لە دوایەکانی عێراق بە هەمویانەوە هەموو مانگێک لانی کەم لەن دو ساڵی ڕابردووە لە بەوەی بەرزی نرخی نەوتەوە هەم مانگمای 89 میلیارد دلار نەوتیان فرۆشتووە بەڵام کە زۆرترین ئەم نەوتە لەکوێ فرۆشێت لە بەسڕا و لە کەرکووک کەچی هەردووکیان دوو شاری وێرانن باشە لە بەسرا وێرانترین شار لە ئەتوانین بڵێ لە عێراق یەکێک لە شار هەر وێرانەکان بەسڕایە لە کاتێک ئاوی شیرینیان نییە بۆ خواردنەوە کەچی زۆرترین نەوت لە وڵاتە فرۆشرێ ئێستا گەندەڵیەکی بێ حەد وە دوای ئەوە سپیکردنەوەی پارە بە تۆ دیقەت بە حکوومەتی عێراقی ئەم حکوومەتی سۆدانی کە پێی وایە زۆر دەستکەوتی گەورەی بەدیێناوە عەقدێکی بازرگانی غازی مۆر کردووە لەگەڵ تورکمانستان باشە بە 2 میلیارد دلار کەچی تورکی ئێران هاتووەڵێ ئەو غازە لەبەرەوەی لە منەوە نزیکە تۆ بیە بە من خۆم غازت دێمێ ئەوە چەند مانگی لە غازەکەش نادا 2 میلیارد دلارەکەش ئەڕوا دەچێتە دێتە دەست حکوومەتی تورکمانستان و غازەکەشە درێ بە ئێران ئێستا ئێران عێراقی بردووە بۆ خۆی وەکو چۆن تورکیا بەشێکیە بە و ئەوێ زۆرتر بەرێ و بەڕاستی کاک شێغ قسەک بە لەم بابەتەیە ئەوە بڵێم لە ململانیەکانی نێوان واشنتۆن و تاران لە 2003ەوە کە حکوومەتی عێراقی ڕووخاوە تاران سەرکەوتوو بووە لە ئیدارەدانی لە کۆنتترۆلکردنی لە هەژمونی لە دەست بە سەراگرتنی اقتصادی سەرکەوتوو بە لە بەرامبەر واشنتۆن ئاخیر قسەی جەنابەت کاگەین لە خلالی دقەیەکە پێت وایە شایستەکان دووزەرانی هاوڵاتیان لە تەشکیلی حکوومەتە هەرێمی کوردستان و عێراقیش لە پێشووتر باشترە بێت تەوەقعێکی باشم لەم حکوومەتیدا توی عێراقیان نییە لەبەرەوەی عەقڵێتەکەی نەگۆڕاوە و گەندەڵیەک و پارە سپیکردنەوە و دەخالەتی وڵاتان و هیچ کام لەمانە نایانەوێت بارودۆخ و گوزەرانی ژیانی خەڵکی عێراق و پەیوەندیەکانیان لەوێ کوردستان و تان لەگەڵ ناوچە سونیەکانیش باشکەن بەڵام پێم وایە حکوومەتی عێراقی کەوتۆتە بەر کاریگەری هەژمونی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و 8 دیسەمبەر وەکو چۆن سووریای ڕوخان حیزبڵای کۆتایی پێێنا حەماسی زەعیف کرد یا با بڵێم غەزەی تەفروت ناکرد بۆیە ئەم ڕووداوانە بەسەر ئەو ئاڵگۆڕانی کە لە ئێران ڕووەدا بە هەر حاڵێکا بکەوێ کاریگەری گەورەی